بزانە موچەی مانگینۆ کەی دەگات و لیستی موچەی مانگی دەش کەی ڕەوانە دەکرێت. موچەی مانگینۆ پێش هەڵبژاردن دەدرێت و تا هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی دەش ئامادە دەکرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند پێدەچێت کۆتایی هەفتەی داهاتوو پارەی دیکە بۆ موچەی مانگینۆ ڕەوانە بکرێت. سەرچاوەکە وتیشی ئەگەری هەیە ناوەڕاستیان کۆتایی هەفتەی داهاتوو تەواوکاری موچەی مانگینۆ ڕەوانەی هەرێم بکەن بە وتەی ئەو سەرچاوەیەش بێت نزیکەی 600 میلیارد دیناری دیکە ڕەوانەی هەرێم دەکەن. بەپێی زانیاریەکان دابەشکردنی موچەی مانگینۆ دەکەوێتە هەفتەی کۆتایی بانگەشەی هەڵبژاردن و لە نێوان 13 بۆ هەفتەی مانگیدا چاوەڕێ دەکرێت موچەی مانگینۆ دابەش بکرێت. سەرچاوەیەکیش لە دارایی هەرێم دەڵێت بە هەمان شێوەی موچەی مانگی هەشت بەپێی خشتەیەک لە ماوەی 5 ڕۆژدا موچەی مانگینۆش دابەش دەکەن. سەرچاوەکە دڵنیاییشیدا پێش هەڵبژاردننی 20 موچەی مانگینۆ دابەش دەکەن. بۆیە لە ئێستاوە وەزارەتی دارایی هەرێم ئیش لەسەر ناردنی لیستی موچەی مانگی دەکات و دەبێت هەفتەی داهاتوو لیستەکە ئامادە بکرێت و ڕەوانەی بەغدا بکەن. بەپێی ڕێکەوتنی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق کە تا کۆتایی ساڵ موچەی فەرمانبەران دەنێردرێت. چاوەڕوان دەکرێت لە کۆتایی مانگی دە و سەرەتای مانگی 11 بەغدا موچەی مانگی دەش بنێرێت. چونکە تەیف سامی وتوێتی 100 تا هەفتای کێشەکانی لیستی موچە چارەسەر کراوە.